بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری ڕاوێژکارانی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا بە نیازی ئەنجامدانی چاکسازیە لە وەزارەتی پێشمەرگەدا. بەپێی پرۆژەکە سەرجەم هێزەکانی پێشمەرگە لە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستاندا یەکدەخرێنەوە. بە میوانداری بەڕێز فەرێق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاوێژکارانی سەربازی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا لە ڕێگەی پرۆژەیەکەوە لە هەوڵی ئەنجامدانی چاکسازین لە وەزارەتی پێشمەرگەدا. پرۆژەی چاکسازی کە لە 25 خاڵ پێکدێت و لە ناوەڕاستی ئەم مانگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەسەند کرا. بەپێی پرۆژەکە نابێت هیچ هێزێکی سەربازی لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بمێنێت و دەبێت سەرجەم هێزەکان لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگەدا بن. لە ساڵی 2006ەوە پارتی وێچێتی باسی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە دەکەن لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگە، بەڵام تاوەکو ئێستا تەنها نزیکەی 45,000 پێشمەرگە لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە یەکخراونەتەوە. هەرچی هێزەکانی هەفتای یەکێتیە ژمارەیان 57,000 و هێزەکانی هەشتای پارتیش زیاترن لە 60,000 تاوەکو ئێستا یەکیان نەگرتوتەوە. لە سەراستی حکوومەتی هەرێمیش لە ساڵی 2010 بڕیاردراوە بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و مەسعود بارزانیش لە ساڵی 2013 وەک سەرۆکی هەرێم چەند بڕیارێکی دەرکرد بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە. جگەلەوەش پەرلەمانی کوردستان لە مانگی تەموزی ساڵی 2014 بڕیاری ژمارە 19 دەرکرد بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە لە ماوەی 6 مانگدا. جیاوازی پرۆژە چاکسازیەکەی ئەمجارە بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە لەگەڵ پرۆژەکانی ڕابردوو لەوەدایە. ڕاوێژکارانی سەربازی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا چاودێری جێبەجێکردنی پرۆژەکە دەکەن. جێبەجێکردنی پرۆژەکە و بڕینی دەستی حەزب لە ناو وەزارەتی پێشمەرگە دەبێتە هۆی پێکهێنانی هێزێکی سەربازی پرۆفشناڵ کە خزمەت بە خودی هێزی پێشمەرگە و هەروەها ئاسایشی هەرێمی کوردستان دەکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک جەبار زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئێوە چۆن دەستان بەم پرۆژەیە کردووە، مەسەلەی چاکسازی پرۆژەکە بەکوێ گەیشتووە لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان؟ دیارە بابەتی چاکسازی یان ڕیفۆرم یان بڵێن چاکردنی کاروبارەکانی هەموو جمگەکانی وەزارەتی پێشمەرگە ئێمە لە ساڵی 2015ەوە هەم خۆمان داوامان لە ڕاوێژکارانی حکوومەتی ئەمریکا کە لە هەرێمی کوردستاندا بوون، هەم خۆمان وەکو وەزارەتی پێشمەرگە خەریکی ئامادەکردنی پرۆژە و بەرنامەیەک بووین لەو بارەوە. بەڵام بەهۆی شەڕی داعشەوە دیارە هەموو ئەرکەکانمان ڕوبەڕووی پاراستنی هەرێمی کوردستان کردبوو، هێزەکانیشمان بە هەمووی خەریکی شەڕ بوونە لە بەرەکانی شەڕدا. بەڵام هەل لەم ماوەیەدا کە وەکو باسم کرد، ئێمە بە هاوکاری وەزارەتی پێشمەرگە سەرەتاو لەگەڵ ڕاوێژکارانی وەزارەتی بەرگری ئەمریکا پرۆژەیەک ئامادەکرا و پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە کرا. لە پاشاندا بە هەمان شێواز وەزارەتی بەرگری بەریتانیا هەم لەسەر پێشنیاری ئەمە هەم لەسەر داوای ئەوان کە ئەوانیش بڵێن ڕاوێژکاری خۆیان نرد بۆ وەزارەتی پێشمەرگە و پاش لێکۆڵینەوە لە کاروبارەکانی هەموو وەزارەتی پێشمەرگە و هەموو جمگەکانی وەزارەت، ئەوانیش پرۆژەیەکیان پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە بن کردو. بە هەمان شێواز وەزارەتی بەرگری ئەڵمانیا ئێمە لە ساڵی 2017 وەکو ئەمیندارەتی گشتی پرۆژەیەکمان ئامادە کرد بۆ
پلانی بەرنامەی ساڵی 2017 وەکو هەموو وەزارەتێکی ترکە هەموو ساڵێک پلان و بەرنامەی تایبەتی خۆی هەیە. دیارە پلانەکەی ئێمەیان بەرنامەکەی ئێمە 16 خاڵ بوو. ئەو 16 خاڵە پێشکەش بە ئەنجومەنی باڵای وەزارەتی پێشمەرگە کرد کە ئێمە لە وەزارەت ئەنجومەنێکی باڵامان هەیە کە 2 هەفتە جارێک کۆبنەوە سازەکە بۆ گفتوگۆ لەبارەی هەموو کاروبارەکانی وەزارەتی پێشمەرگە و چارەسەری کێشەکان لەوێ ئەو بەرنامەی ئێمە بۆ ساڵی 2017 پەسەند کرا لە لایەن وەزارەتی پێشمەرگەوە و دوایی وا بە پەسەند زانرا کە هەر سێ وڵات ڕاوێژکارانی ئەمریکی و ئەڵمانی و بریتانی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە تیمێکی وەزارەتی پێشمەرگە ئەم 4 پرۆژەی ئەمریکی ئەڵمانی بریتانی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە تاوتوێ بکرێ و هەموو یەک بخرێ و بکرێتە بەرنامەیەکی کار یان پرۆژەیەکی گشتگیر بۆ ڕیفۆرمی ناو وەزارەتی پێشمەرگە کە ماوەی زیاتر لە 4 مانگ ئیش لەسەر ئەو پرۆژەیە کراو لە ئەنجامدا لە مانگی 4 ئەو پرۆژەیە ئامادەکرا لە 35 خاڵ کە لەلایەن ئەنجومەنی باڵای وەزارەتی پێشمەرگەوە لە سەرەتادا پەسەند کرا و دوایی لە کۆبنەوەیەکدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرا لەو بارەوە و پێشکەش بە بڵێن کۆبنەوەیەکی ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرا و لەوێش پەسەند کراوە و ئێستا پرۆژەکە نێردراوە بۆ سەرۆکایەتی هەرێم بە بەبەستی پەسەندی کۆتایی بۆ ئەوەی بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە لە مانگی حوتەوە کە ئێمە دەست بکەین بە جێبەجێکردنی خاڵەکانی ئەو پرۆژە گشتیە ڕیفۆرمە. بەڵێ زۆر باشە. کاک جەبار سەبارەت بەوەی کە بەڕێستان خۆتان ئاگادارن کە لە ماوەی ڕابردوودا پرۆژە و پێشنازی زۆر هەبووە بۆ مەسەلەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان. یعنی خاڵی جیاکەرەوەی ئەم پرۆژەیە ئەم جارە چ جیاوازێکی یاخود خاڵە سەرەکیەکانی چن جیاوازی چیە لەگەڵ پرۆژەکانی ڕابردوو؟ دیارە وەکو بەڕێستان باستان کرد لەو ڕێپۆرتاجەیە کە پێشکەشتان کرد بەڵێ ئێمە لە ساڵی 2006ەوە بڵێن تیمێکی هاوبەش پێکهێنرا کە ئێمە ینی لەگەڵ بەڕێز برای بەڕێزمان فەریق شێروان سەرپەرشتی ئەو تیمەمان کرد بۆ چەند بوارێک بوو. یەکێکیان مەسەلەی چۆنێتی یەخستنی یاساکان ڕێنمایەکان و ئامادەکاری بۆ یەخستنی هێزەکانی پێشمەرگە یان ئەو کاتەی 2 وەزارەتی پێشمەرگە کە وەزارەتێکیان نسلێمانی بوو و وەزارەتێکیان لە هەولێر بووی پێشمەرگە. جگەل لەوەش هەر ئەو تیمە ئێمە سەرپەرشتی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقمان کرد بە تایبەتی لەسەر چۆنێتی پاراستنی ئەمنیەتی ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم جگەل لەوەش لەگەڵ هاوپەیمانان لەو کاتە هاوپەیمانان نەبوون بەڵکو هێزەکانی فرێنەتەوە بوون. ئێمە هەماهەنگیمان هەبوو لەگەڵ ئەو هێزانە بۆ چۆنێتی هەماهەنگی لە نێوانی هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە و لەگەڵ هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق بە هەمان شێوەش خەریکی گفتوگۆ بووین لەسەر داخوازەکانی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق. بەڵام لە کۆتایی ساڵی 2009 دیارە پاش دانیشتنێک لە نێوانی پاش ڕێکەوتن و دانیشتنێک لە نێوانی بەڕێزان سەرۆک مام جەلال و سەرۆک بارزانی لەو کاتەدا سەرۆک مام جەلال لەبەر بەڵێ بەڵێ کاک جەبار بەڵێ دیارە گرفتێک لە گەشتنی دەنگ و ڕەنگی کاک جەبار بە ئێمە ناوبڕێکی کورت وەردەگرین دەگەڕینەوە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە. دیداری پەرەپێدان
بۆ گەشەپێدانی کەرتی کشتتوکاڵی لە سلێمانی بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی وەزیری کشتتوکاڵ و چەندین پسپۆڕ و شارەزا و دەستەیەک لە قوتابیانی دەرچووی بەشە کشتتوکاڵیەکان. سنتەری پەرەپێدانی لاوان. لە هەنگاوێکی نوێدا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەر تاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێ خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە 0850 116 48 68. مژدە بە شێوازێکی نوێ و با کۆالێتیەکی بەرز لە چارەسەر و پشکنینی نەخۆشیدا بە پێشکەوتوترین ئامێری سەردەمیانە و لە سەردەستی کۆمەڵێک پزیشکی پسپۆر تەنها بە 3000 دیناری عێراقی پشکنین بۆ زۆربەی نەخۆشیەکان دەکرێت لە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی. بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆرەوە لای ئێمە تەنها بە 3000 دیناری عێراقیە، سۆنەر تەنها بە 8000 دیناری عێراقیە، تیشک تەنها بە 7000 دیناری عێراقیە. تاقیگە داشکاندنی لە 160 بۆ کراوە، نازور داشکاندنی لە 150 بۆ کراوە. هۆڵی لەدایک بوون لە سەردەستی ستافێکی لێهاتووی پسپۆر یافرەتان بڕێوە دەچێت. هەر لە نەخۆشخانەکەماندا ئەم پسپۆڕیانە بەردەستە بە نرخی زۆر گونجاو لە ئێستادا. هەموو خزمەتگوزاریەکی پەرستاری لای ئێمە لە 160 داشکاندنی بۆ کراوە. نەخۆشخانەی بەخشین لای ئێمە دڵنیاتری. نەخۆشخانەی بەخشین سلێمانی، شەقامی 60 مەتری، تەنیشت نەخۆشخانەی هیوا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک جەبار داوای لێبوون لە بەڕێستان دەکەین. پێشتر لەوێ وەسەین کە بەڕێزت باس لە کۆبوونەوەی بەڕێزان تاڵەبانی و بارزانی کرد بۆ مەسەلەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە لە ساڵی 2009. فەرموو. بەڵێ قورمان، دوای ئەوەی کە بڵێن ڕێککەوتنێک کرا و بەڕێز سەرۆک مام جەلال بە هۆکاری سەرخستنی پرۆسەی یەخستنی هێزی پێشمەرگە و هەردوو وەزارەتی پێشمەرگە بڵێن ئارزومەندانە دەستبەرداری فەرماندەی گشتی هێزەکانی یەکچەتی بوو لەو کاتە و کۆبوونەوەیەکی فراوان بە هەموو فەرماندەکان کرد لەو کاتەدا و ئاراستەی کردن بۆ ئەوەیە کە فەرماندەی هەموو هێزەکانی پێشمەرگە بەڕێز سەرۆکی یاریمی کوردستان و لە پاشاندا سەرۆکی یاریمی کوردستان کۆبوونەوەیەکی فراوانی بە هەموو فەرماندەکانی هێزی پێشمەرگەی ئەو کاتەی فەرماندەی گشتی هی یەکچەتی و فەرماندەی لەشکری کوردستانی فەلەک کرا و لە پاشاندا وەزارەتی پێشمەرگە یەک خرا و توانرا لە ماوەی 2010 هەتاکو 2013 کە لەو کاتە بەڕێز کاک شێخ جعفەر شێخ مستەفا وەزیری پێشمەرگە بوو کە 12 لیوای پیادە و لەگەڵ دیوانی وەزارەت یەک بخرێ کە نزیکەی 45,000 پێشمەرگەیە. بەڵام بەداخەوە لە دوای ساڵی 2013 بەهۆی هەلومەرجی ناوخۆیی هەرێمی کوردستان و بڵێن سەر هەڵدانی ململانی سیاسی و جگە لەوەش دوایی قەیرانی ئابووری و دوایی شەڕی داعش پرۆسەکە پەکی کەوت، پرۆسەی یەخستن. ئێستادا لە ئێستادا جیاوازی چییە کە پرسیارەکە لەو بوارەدا بوو. هەلومەرجی ئێستا هەلومەرجێکی لەبارە لە چەند ڕوویەکەوە. یەکەمیان ئێمە لە کۆتایی شەڕی داعش داین، یعنی پێشمەرگە وردە بەرە و ئەوە ئەڕوا کە ئەتوانین لە بەرەکانی شەڕ بهێنینەوە بۆ یەخستن و ڕێخستنەوەی سەر لە نوێ. دووەم هەندێک دیاردەکانی کۆتایی هێنانیان بەرە و یعنی بڵێن وردە نەمانی قەیرانی ئابووری سەر هەڵەدا لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو پرۆسانی چاکسازی کە ئەکرێ لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و جگەل لەوەش هەلومەرجی بەرزبوونەوەی سعری نرخی نەوت بەگشتی کە ئەوەش هاوکاریەکە بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان ئابووریەکەی پشت بە نرخی نەوت دەبەسێ. سێهەمیان ئەوەیە ئەم
هاتنە پێشەوەی سێ وڵاتی گەورەی جیهان کە ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا کە لە ئەو وڵاتانە خۆیان دەست پێشخەریان هەیە و ئامادەییان هەیە بۆ ئەوەی هاوکاری وەزارەتی پێشمەرگە بکەن بۆ ئەوەی جێبەجێکردنی ئەم پرۆسەی ریفۆرم کە دوو خاڵیان سێ خاڵی گرنگی تێدایە لەم پرۆسەیە کە خۆی 35 خاڵە بەڵام ئەتوانم بڵێم یەکەمیان مەسەلەی دەستپێکردنەوەی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کە ئەوە خاڵێکی زۆر گرنگە. خاڵی دۆمیان ئەوەیە یەخستنی بیرروباوەڕی جەنگی یەکگرتووی نیشتیمانی کە ئەوە بە عەرەبی پێڵن عەقیدەی قیتالی، یعنی ئەو هێزانە بیرروباوەڕی جەنگیان یان ئامانجی کۆتاییان پاراستنی نیشتیمان و وڵاتە نەوەکو پاراستنی بەرژەوەندی حزبێکی تایبەت یان لایەنێکی تایبەت یان پێکاتەیەکی ئاینی یان پێکاتەیەکی نەتەوەی یان کۆمەڵایەتێکی تایبەت. خاڵی سێهەمی گرنگ ئەوەیە کە لە پرۆژەکەدایە ئەوەیە داڕەشتنی استراتیجێکی ئەمنی هاوبەش لە هەرێمی کوردستان کە تا ئێستا هیچ استراتیجێکی ئەمنی هاوبەشی ڕوون نییە کە لەو هەموو وڵاتانی دنیا استراتیجی ئەمنی بۆ ماوەی 5 ساڵ یان 10 ساڵدا ئەرێژرێ کە مەترسیەکان دیاری ئەکرێ و ئەرکەکان دابش ئەکرێ بەسەر هێزەکانی ئەو وڵاتە چووکە هەموو وڵاتێک تەنها هێزی چەکدار یعنی هێزی بڵێن وەکو هێزی پێشمەرگە یان هێزی جێیش سوپای نییە بەڵکو پۆلیسی هەیە ئاسایش هەیە ئەبێ هەموو هێزێک ئەرکەکانی دیاری بکرێ. وەکو وتم ئەرکی هەموو هێزەکان لەو کاتەدا یەک ئەخرێ لە پێناوی ئامانجێکی کۆتایی ئەوەیە کە پاراستنی وڵاتە لە زمنی وڵات، یعنی تۆ ئەتوانی پاراستنی هەموو دانیشتوانی ئەو وڵاتە بکەی، هەموو حیزبەکان بکەی، حکوومەتی ئەو وڵاتە بکەی، سنووری ئەو وڵاتە بکەی، نەوەکو ئەو کاتە هێزەکەت بڵێن پاراستنی لایەنێکی تایبەت بکە. طبعاً کە تو هێزەکان کردە هێزی پاراستنی وڵات ئەو کاتە هەموو خەڵکی ئەو وڵاتە ئەپارێزێ بە حیزب و پێکاتەکانەوە. بەڵام ئەگەر هێزێک تایبەت بەلایەنێک ئەبێ ئەو کاتە لە ململانی ئەو هێزە ئەبێتە مەترسیەک لەسەر وڵات بەگشتی. یعنی ئەمەیە بابەتی یەخستنی بیرروباوەڕی جەنگی یان یەخستنی استراتیجی ئەمنی کە یەکێک لە خاڵە گرنگەکانی. جگە لەوەش ئێمەش بە تایبەتی ئێستا بەرەو ڕیفراندۆم و بەرەو سەربەخۆیی ئەڕۆین. یەکێکش لە بنەما سەرەکیەکانی سەربەخۆیی و سەرکەوتنی ڕیفراندۆمیش ئەوەیە کە لە هەرێمی کوردستان هێزێکی یەکگرتووی نیشتیمانی خاوەنی بیرروباوەڕێکی جەنگی هاوبەشی نیشتیمانی هەبێت بۆ پاراستنی ئایندەی ئەو وڵاتەیە کە سەربەخۆ بێ. طبعاً ئەوێ یەخستن تەنها هێزی پێشمەرگە نییە، چونکە لەم وڵاتە ئێمە پۆلیسمان هەیە، ئاسایشمان هەیە، دابم و دەستگای ئەمنیمان هەیە. ئەبێ هەموو ئەو هێزانە یەک بخرێن بە هەمان شێوازی یەخستنی هێزەکانی پێشمەرگە. بەڵێ زۆر باشە کاک جەبار. سەبارەت بەوەی کە مەرجەکانی ئەو وڵاتانی کە بەڕێز وتت ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا بۆچی لەم کاتەدا یارمەتی هەرێمی کوردستان دەدەن؟ ئامانجی چیانەوەی مەرجێکیان بۆ هەرێمی کوردستانەیە هۆکاری چیە کە ئەوانە یارمەتی هەرێمی کوردستانەوەی کە بەڕێز دەڵێت کە هەرێمی کوردستان بێتە خاوەن هێزێکی سەربازی یەکگرتوو؟ تا ئێستا ئەو وڵاتانە هیچ مەرجێکی دیاریکراویان نەسەپاندۆ بەسەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان. دیارەوانش لەم ماوەیە کە پشتیوانی هێزەکانی پێشمەرگەیان کردووە لە ساڵی 2014 تا ئێستا بۆ شەڕی دژی داعش هەم لە بواری مەشق هەم لە بواری پشتیوانی ئاسمانی بەوەی فڕۆکەی ئاسمانیەوە هەم بە لە بواری ناردنی چەک و تەقەمەنی و ڕاوێژکار بۆ هێزەکانی پێشمەرگە هیچ مەرجێکیان نەبووە، بەڵکو ئەوان بە ئەو هەماهەنگیەی ئەوان بە هۆکاری ئەوە بووە کە هێزی پێشمەرگەی کوردستان سەڵماندوویەتی لەسەر ئەرزی واقع کە هێزێکی شەڕکەرە، هێزێکە توانوێتی ئەستوڕەی بڵێن شەڕی داعش تێک بشکێنیە کە پێشتر داعش یەکێک لە هێزە تیرۆریستە مەترسیەکانی جیهانی بووە و هەڕەشە تەنها لە هەرێمی کوردستان و عێراق و سووریای نەکردووە، بەڵکو هەڕەشە لە زۆر وڵاتی ناوچەکانی ڕۆژهەڵات و هەڕەشە لە وڵاتانی دنیای کردووە. بە تایبەتی ئەمڕۆ ئەبینین لە مانچستەر لە بریتانیا کە تەقینەوەیەک لە هۆڵێکدا بووە 22 کەستیا کوژراوە و 59 کەستیا بریندار بووە. ینی جگە لەوە تەقینەوەکانی پاریس، تەقینەوەکانی کە لە زۆر جار هەیە لە ئەمریکا ئەبێ، لە وڵاتی رووسیا ئەبێ، لە ئەڵمانیا ئەبێ، ینی لەبەرەوەی داعش ئێستا هەڕەشەیەکی جیهانیە کە هەڕەشەیەکی جیهانی بێ و پێشمەرگە ڕۆڵێکی گاریگەریە بێ. لەبەر ئەو هۆکارە ئەوان ئێستا گرنگی بە هێزی پێشمەرگەی کوردستانەدەن
و مەقسەدیانە کە ئاسایشی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر بێت بە تایبەتی هەرێمی کوردستان پێگەیەکی جوگرافی گرنگی هەیە لە ناوچەی ڕۆژهەڵات نەوەکو بەست باشووری کوردستان بەڵکو ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە کە ئەمانە ڕۆڵیان ئەبێت لە ئایندەدا لە جێگیرکردنی ئاسایشی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش هۆکاری ئەساسیە کە ئەوان پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بکەن بۆ مەسلەی ڕیفۆرم و ڕێخستنەوە و پێکهێنانی هێزێکی پرۆفشیناڵی سەربازی لە هەرێمی کوردستان. زۆر باشە بەس ڕۆڵی ئەو وڵاتانە ڕاوشکاری ئەو سێ وڵاتە ڕاوشکارە سەربازەکان بە دیاریکراوی لە ناو پرۆژەکەدا چ ڕۆڵێکیان هەیە یاخود هەندێک ئایا ئەم چاکسازیەکی ئێستا هەیە خواستی ڕاستەقینەی وەزارەتی پێشمەرگە یاخود جۆرێک لە فشاری ئەو وڵاتانەیە؟ وڵاتانی دنیا فشار ناکەن بەڵکو دایمەن ڕاوێژکارن یعنی نەسحەت پێشکەش ئەکەن یعنی ئەوان لە کاتی پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانە لە هەموو بوارەکانە لە بواری حکومڕانی لە بواری کاری دیبلۆماسی لە بواری کاری پێشمەرگەیی یان کاری ئەمنی لە هەرێمی کوردستان ئەوان ڕاوێژ پێشکەش ئەکەن بە هەرێمی کوردستان و نەسحەتی خۆیان پێشکەش ئەکەن تا ئێستا هیچ جۆرە فشارێکیان نەبووە بە جۆری فشار وەکو باسم کرد بەڵام ڕۆڵیان چێ بێ یەکەم وەکو باسم کرد ئەم وڵاتانە ڕۆڵێکی گەورەیان جێڕا پێشتر لە پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە لە مەشق و چەک و پشتیوانی ئاسمانیش ئەوە یەک دووەمیان ڕۆڵیان هەبوو ئێستاکە بە تایبەتی ئەم سێ وڵاتە ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا لە داڕشتنی بڵێ خاڵەکانی ئەم پرۆژەیە کە 35 خاڵە دیارە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کە باسمان کرد نزیکەی 16 خاڵی لەلایەن ئەمیندارەتی وەزارەتی پێشمەرگەوە پێشکەش کراوە کە هی وەزارەتی پێشمەرگەیە لە زمانی ئەم پرۆژەیە جگەل لەوەش لە پاش ئەوەی کە یەکەم هەنگاوی پاش پەسەندکردنی ئەم پرۆژەیە لەلایەن سەرۆکایەتی هەرێم کەوتمان لە مانگی حەوت دامەزراندنی بەڕێوەبەرایەتیەکی چاکسازی ئەبێ لە هەرێمی کوردستان ئەم ڕاوێژکارانە ینی ئەم بڵێم کۆمیتەیە کە لە ڕاوێژکارانی ئەڵمانی و ئەمریکی و بریتانی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئەمێنن هەتاکو نزیکەی 5 تا 10 ساڵ بە پێی ئەوەی کە خۆیان باسییان کردووە یان خوستیانتە ڕوو بۆ سەرپەرشتیکردن یان چاودێریکردنی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە جگەل لەوەش هاوکار و هەماهەنگ ئەبن بۆ دابینکردنی پێویستیەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە نمونە مەسەرەن ئێستا وڵاتی ئەڵمانیا لە ماوەی شەڕی داعش کۆمەڵێکی زۆر چەکی سوک و چەکی قورس و ئامێری جەنگی پێشکەش بە هێزەکانی پێشمەرگەی کردووە لە چەکە سوکەکان باشترین جۆری چەکی G3 G36 MG3 کە ئەمە پێشکەوتوترین چەکی ئەڵمانیایە کە ئێستا زیاد لە دەستی هێزی پێشمەرگەیە و زیاتر لە 16,000 پارچەی لەم جۆرە چەکانەی پێشکەش بە هێزی پێشمەرگەی کردووە جگەل لەوە کە چەکی میلان کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە بۆ دژە تانک بەتایبەتی بۆ ئەو تانکانەیان ئەو ئۆتۆمبیلە بڵێن درعانەی کە تەلغی مەکران ینی بۆ ڕێژکران بەڕۆ پێشمەرگە کە لە دوورەوەیان بەو میلانە ئەتەقێنرانەوە جگەل لەوەش ئەوان کۆمەڵێکی سیارەی زۆر گرنگی درع کە پێڵێن دینگۆ کە پێشمەرگە ئەیتوانی بەناو ئەو ئۆتۆمبیلانە بەناو ئەلغاما بڕوایان ڕوبەڕووی هێزەکانی داعش بێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەمریکا تا ئێستا 2 لیوای پێشمەرگەی چەکدار کردووە بە هەموو جۆری چەکێکی ئەمریکی لە چەکی سوک و قورس بڕیار وایە لە ساڵی ئایندەدا 2 لیوایەکی تری هێزی پێشمەرگە هەم چەکدار بکە بە هەموو جۆرە چەکێک هەم مەشقی پێکە ئەمریکا ئێستا هاوکاری هێزەکانی پێشمەرگە ئەکا بە 415 میلیۆن دۆلار وەکو یارمەتی مانگانە بڕێک لە پارەی ئەو هێزە پێشمەرگەی ئەدا کە لە وەزارەتی پێشمەرگەی بە تایبەتی لیواکانی پیادەکە لە شەڕدان یعنی ئەمانە هەمووی هاوکاری بریتانیاش بە هەمان شێواز کۆمەڵێکی چەکی قورسی وەکو دۆشکای پێشکەش بە هێزی پێشمەرگەی کردووە هاوکاری هێزی پێشمەرگەی کردووە لە ڕاوێژکاری و لە مەشقە ئەمانە ئەم هاوکاریانە زۆر زۆر گرنگن کە لەلایەن ئەم سێ وڵاتە گەورەیە پێشکەش بە هێزی پێشمەرگە ئەکرێ بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسە ڕیفۆرمە و پێویستیەکانی ئەم پرۆسەیە زۆر باشە کاک دەبەر سەبارەت بووی کە بەڕێزت سەبارەت بە ماوەی جێبەجێکردنی تەواوی ئەم پرۆژە چاکسازی وەزارەتی پێشمەرگە ینی پێویستی بە تێچووەکەی زۆرە اینجا تێچووەکەی لە ڕووی بودجۆ لە هەرێمی کوردستانەوە دابینەکەی ئەی ماوەی جێبەجێکردنەکەی تەواوی پرۆژەکە چەندە خایانێت بۆ هەردوو
پرسیارەکە یەکەمیان بۆ مەسلەی ماوەکەی دیارە ئەو 35 خاڵە بەش کراوە بەسەر هەندێک لەو خاڵانە لە مەودایەکی کەمتر لە ساڵێک جێبەجێکرێن هەندێکی تێدایە لە مەودای زیاتر لە ساڵێک جێبەجێکرێن لەبەر ئەوەیە ڕاوێژکاران ناویان ناوە پلانی 5 ساڵە یعنی ئەتوانین بڵێن ڕەنگە لە 5 تا 10 ساڵ کاتی بێوەیەکە تا بتوانین هەموو هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ و هەموو هێزی پێشمەرگەی کوردستان ڕێک بخرێ و هەمووی چەکدار بکرێ بە شێوازێکی گونجاو و هەموو هەیکەلەکان ڕێک بخرێتەوە بە شێوازێکی گونجاو و مەشقشی پێک بکرێ بۆ هێزانە وەکوتم ماوەکان وا دیاری کراوە کە ئێمە هەندێکی لە ئەو خاڵە 35 خاڵە لە ماوەی کەمتر لە ساڵێک ئەتوانین جێبەجێ بکەین هەندێکیش زیاتر لە ساڵێک بەڵام ناونراوە پلانی 5 ساڵە یان وەکو خوتەی خەمسی کە پیان نەگوت لە وڵاتانی دنیا بۆ بڵێن بنیاتنانەوەی سەر لە نوێزەکانی پێشمەرگە بۆ مەسلەی بوجە دیارە تێدایەتی هەندێک خاڵ کە پەیوەندیدارە بە بوجە و ئەم پرۆسەیە پێویستی بە بوجەیە چونکە هەندێک خاڵی تایە باس لە سەر لە نوێ ڕێخستنەوەی سیستەمی ژمێریاری وەزارەتی پێشمەرگە و بکرێ بە سیستەمێکی ئەلکترۆنی وا بکرێ یعنی بڵێن بوجەی بڵێن موچەی مانگانەی هێزەکان گونجاو بێ لەگەڵ ئەرکەکانیان بێگومان ئەمە لە ئاینەدا وردەکاری ئەبێت دیاری کراوە کە لیژنەیەک تەخمینی پێویستیەکانی یعنی ئەی خەمڵێنێ پێویستیەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بەڵام ئێستا لە زمانی پرۆژەکەیە هیچ بڕێکی پارە یان هیچ بڕێکی کات بۆ کۆتایی هێنان بڵێن بە پرۆسەکە دیاری نەکراوە. بەڵێ سوپاس دەکەم کاک جەبار ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕینەوە لای بەڕێستان لەگەڵمان بمێنێرەوە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. نامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە.
گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانجی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار کۆمپانیای پارێزان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک جەبار سەباگەر قسە لەسەر ڕۆڵی عێراق یاخود وەزارەتی بەرگری عێراق لەم پرۆژەیەدا پرۆژەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە هیچ ڕۆڵێکی هەیە وەزارەتی بەرگری عێراق؟ نا هیچ ڕۆڵێکی نییە بە تایبەتی هەر لە وەزارەتی پێشمەرگە هیچ ڕۆڵێکی دیاری وەزارەتی بەرگری عێراقدا نییە نەوەکو لە ئێستا لە دوای پرۆسەی ئازادی لە عێراقەوە تاکو ئێستا ئێمە تەنها هەماهەنگی هەیە دەنە جگەل لەو هەماهەنگیە هەماهەنگەکەش ئەکاتە بواری پەیوەندیکردن نامە و نامە ناردن یعنی نووسرا و ناردنی نووسرا بۆ یەکتر و ئەم پرۆسەی کە دوایی لە بەتایبەتی لە مووسڵ کە ئەوش هەر ڕێکەوتنیکی فەرمی ئیمزاکراو نەبوو بەڵکو شەفەوی بوو ڕێکەوتنێک کرا هەم بڵێن پلانێکی ئۆپەراسیۆن بە هێزەکانی پێشمەرگەدانرا لە سەرەتای پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ جگەل لەوەش هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی هەرێم هاوکاری هێزەکانی سوپای عێراقی کرد کە ڕووی ئۆپەراسیۆن و بۆ گواستنەوەی هێزەکانی بۆ نزیک ناوچەی مەخمۆر و ئاسکی کەلەک و ناوچەکانی نزیک سەدی مووسڵ و دوایکردنەوەی ڕێگا بۆیان بۆ چوونە ناو مووسڵ و دوای پشتیوانیکردنیان لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی معلوماتەوە دەربارەی ناو مووسڵ یارمەتی بریندارەکانیان گواستنەوەی بریندارەکانیان و تیمارکردنیان لە نەخۆشخانەکە کە تا ئێستا بەردەوامە بەڵام بۆ ئەم پرۆسەیە هیچ ڕۆڵێکی وەزارەتی بەرگری حکوومەتی فێدراڵی عێراقدا تێدا نییە. بەڵێ زۆر باشە سەبارەت بۆی کە بەڕێستان پێشتر ئاماژتان بەوە کرد کە لە چوارچێوەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە تاکوێستا 45,000 هێزی پێشمەرگەر لە ژێر وەزارەتی پێشمەرگەدا ڕێکخراوەتەوە ئەوانەی دەرەوەی ژمارەیان زۆر ئەوانەی دەرەوەی وەزارەتی پێشمەرگە یاخود دەتوانرێت بخرێنەوە خۆتان لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێکرد بڵێ خۆتان لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێکرد دیارە ئەو ژمارەیە زۆر جار بڵاو بۆتەوە کە نزیکەی 57,000 هێزەکانی هەفتا کە ئەکا هێزەکانی فەرماندەیی گشتی هێزەکانی پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کە بە هەفتا ناسراوە نزیکەی 6,000 هێزەکانی فەرماندەی لەشکری کوردستان برایانی پارتی دیموکراتی کوردستان کە بە 8 ناسراوە ئەوانە هێشتا ماون بۆ یەخستنیان و ڕێخستنەوەیان لە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ینی بە پێی پرۆژەکە نابێت هیچ هێزێک لە مەودووە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هێزی هیچ لایەنێک بوونی هەبێت؟ دیارە هەر پرۆژەکەوا ناڵێ ئێوەش بە خۆتان لە ڕیپۆرتاجەکە ئاماژەتان پێدا یەکەم بڕیارێکی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە بڕیاری ژمارە 19ەیە کە ئەمە بڕیارێکی مولزەمە کە ئەو کاتە 6 مانگی دانابوو بەڵام بەداخەوە یعنی نەتوانرا لەو 6 مانگە کە ئەو هەموو هێزە ژمارە زۆرەی یەک بخرێنە ناو وەزارەتی پێشمەرگە کە ئەو بڕیاری ژمارە 19ەیە نزیکەی 21 خاڵ بوو یعنی جگە لە مەسەلەی یەخستنی هێزی پێشمەرگە کۆمەڵێکی بڕیاری تر دەربارەی ژیانی پێشمەرگە موچەی پێشمەرگە ئەوانەی
تێدا بوو لە زمانی هەندێک امتیازات بوو کە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو خاڵانە تا ئێستا جێبەجێ نەکراون کە ئەمە بڕیاری پەرلەمانە. دووەمش بڕیاری فەرمی سەرۆکی هەرێمی کوردستان شێ لە ساڵی 2012ەوە کە ئەویش بە هەمان شێوە هاتۆ بە وەزارەتی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە مولزەمەکە بەوەی کە بە هیچ شێوازێک نابێ هیچ هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بێ. لەم پرۆژەیەشدا بە هەمان شێواز وەکوتم خاڵێکی گرنگی ئەوەیە کە دەستپێکردنەوەی پرۆسەیە خستنی هێزەکانی پێشمەرگە کە بتوانین لە کۆتاییدا یعنی ئێمە ئێستا ناتوانین ماوەیەکی زەمەنی ئێمە کە وتمان لە مانگی حوتەوە پاش پەسەندکردنی ئەو پرۆژێ لەلایەن سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێمەوە ئەو کاتە ئێمە دەست دەکەین بە جێبەجێکردن یعنی مادەکانی پرۆژەکە کە 35 خاڵە بەڵام هەتا کەی ئەتوانین کۆتا هێزەکانی پێشمەرگە لە دەرەوەی وەزارەت بهێنە ناو پێشمەرگە بێگومان ئەو ماوەیەکی زەمەنی ئەوێ لە زمانی پرۆژەکەش ئەوە دانراوە کە لە ساڵێک زیاتر وەختی ئەوێ بۆ ئەوەی کە هەموو هێزەکان بێت وەکوتم بە پێی بڕیاری پەرلەمان بە پێی بڕیاری ژمارە 19 بە پێی بڕیاری سەرۆکی هەرێم کە ئەوە فەرمانێکی هەرێمیە و بە پێی ئەم پرۆژەیە کە ئێستا پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی وەزیران و دوای لەلایەن سەرۆکایەتی هەرێمە و بێگومانیش پەسەند ئەکرێ ئەبێت نابێ هیچ هێزێکی تر لای هیچ کیانێکی حزبی یان کیانێکی ئاینی یان تایفی یان کۆمەڵایەتی یان کەسی بمێنێ لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و ئەمە خۆی بەس لە هەرێمی کوردستان نییە کە بڵێ جێبەجێ بکرێت ئەمە لە هەموو وڵاتانی دنیادا ئێمە وەکو باسم کرد بەرەو سەربەخۆیی ئەڕۆین سەربەخۆیی بە مانای بنیاتی دەوڵەت ڕێگەنین دەوڵەت نابی هێزەکانی بەدەست حیزبەوە بێ یان بەدەست کیانێکی ئاینیەوە بێ یان کیانێکی تایفیەوە بێ یان کیانێکی کەسیەوە بێ ببینە ئەو وڵاتانەی دنیا کە هێزەکانیان بەدەست دەوڵەتەوە بێ دەوڵەتەکە پارێزراوە حیزبەکان پارێزراون دانیشتووی ئەو دەوڵەتە پارێز بەڵام ببینە ئەو وڵاتانەی کە هێزەکانیان بەدەست لایەنی حزبیەوە هەیە یان لایەنی کەسیەوەیە دایمەن استقراری تیان نییە نمونە حتا لە وڵاتانی چواردەوری خۆوە سەیری یەمەن بکە سەیری لیبیا بکە سەیری لوبنانیش بکە یعنی هەندێک لە ئەو وڵاتانەی کە دیارن چونکە هێزەکانیان زۆر جار بەدەست حزبی سیاسی لای کیانێکی نەتەوەی یان تایفیان حزبی سیاسی دایمەن ئەبینین هەلومەرجی ئەمنی ئەو وڵاتانە جێگیر نییە لەبەرەوەیە ئێمە کە وەکوتم بەرەو سەربەخۆیی ئەڕۆین ئەبێ هەموو هێز بەدەستی دەوڵەتەوە بێ بەدەستی حکومەتەوە بێ بۆ ئەوەی ئەو هێزە ئامانجە کۆتایەکەی پاراستنی وڵات بێ کە وڵات بپارێزێ یعنی کیانی حزبی و کیانی نەتەوەی و کیانی تایفی و کیانی ئاینی و کەسایەتەکان هەموو ئەپارێزێ نەوەکو بەس لایەنێک بپارێزێ لەو لایەنانە لەبەرەوەی ئەوە گرنگە کە ئەمە ببتە بیرکردنەوەی هەموو تاکێکی کورد هەموو تاکێک کە چ لە دام و دەستگاکانی هێزی پێشمەرگەیی بێ چ لە ناو کۆمەڵگاش بێ بەڵێ زۆر باش زەمانە چیە بۆ جێبەجێکردنەوەی کە دەستی حزب لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان ببردرێت و دەستی حزب دوور بخرێتەوە بەڕێزیشتان لە ماوەی ڕابوو لە چەند ڕوونکردنەوەیەکدا باستان لەوە کرد کە ئامادەن گیانی خۆشتان بەخت بکەن لە پەرەکان پێتان وایە ئەوەندە زۆرن کە ڕێگریتان لەو شێوە بێتە بەردەمتان بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە بێگومان هەموو پرۆسەیەک یان هەموو پرۆژەیە کە تۆ دەست دەکەی بە جێبەجێکردنی لەمپەر لە بەر دەمتدا ئەبێت بێگومان ئەبێت ئەم پرۆژەیەش بێگومان ئێمە دامان ناوە هەندێک ڕێگریەکانشمان باس کردووە نەوەکو لە وەزارەتی پێشمەرگەیان ئەوانەی کە ئەم پرۆژەمان ئامادە کردووە بەڵکو لای ئەنجومەنی وەزیرانیش کە باسمان کردووە ئەمە کۆمەڵکی لەمپەر هەیە کە ڕەنگە ڕێگر بن لە ئایندەدا بەرامبەر بە جێبەجێکردنی ئەم پرۆسەیە نەوەکو بەس لە بواری ڕێخستن لە بواری چارەسەری چاکسازی ژمێریاری لە باری چاکسازی لە بواری لۆجستیک لە بواری میرە لە بواری یاساکانی وەزارەت لە بواری خانەنشین لە هەموو بوارەکانی ناو وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەبێت ئێمە هەوڵ دەین ئەم لەمپەرانە لا دەین وەکو باسم کرد ئەبێ ئیرادەیەکی گشتی هەبێت چۆن ئێستا ئێمە هەوڵە دەین ئێرادەیەکی گشتی بۆ ڕێفراندۆم دروست بکەین لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە و لەلایەن هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بە هەمان شێواز
ئەبێ ئێمە ئێرادەیەکی گشتی دروست بکەین لە هەرێمی کوردستان لای هەموو تاکەکانی کوردستان لای هەموو حیزبەکان لای هەموو پێکاتەکان کە پێویستە ئیتر هەنگاو بنین بە خێرایی بەرەو یەخستنی هەموو هێزەکانی هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش و ئەو هێزانە هەمووی بەرین بەرەوە استراتیجێکی ئەمنی هاوبەشی نیشتیمانی چونکە ئێمە هەنگاو بەرەو دەوڵەت بوون ئەنەین لەبەرەوەی ئەبێ هەموو تاکێکمان ئیتر هەوڵدا بۆ ئەو ئیرادەیە دروستکە ئەو ئیرادەیەش بە چی دروست دەبێت لای ئێمە بەوە ئەبینین کە لە نێوانی لایەنە سیاسیەکان جۆرێک لە سقا هەبێت لە نێوانی یەکتر یعنی هیچ لایەنێکی سیاسی مەترسیەک نەبینی لە لایەنەکە سیاسەکەی ترا ئەبێ هەلومەرجی ململانی نێوان لایەنە سیاسەکان بکەینە ململانیەکی لە ڕووی سیاسیەوە نا دووری خینەوە لە ململانەیەکی تونند و تیژی چەکداری بەڵکو ململانی لە ڕوانگەی بیر و باوەڕەوە لە ڕوانگەی پێشکەشکردنی پرۆژە بۆ خەڵکی کوردستان وەکو ئەوەی کە ئەکرێ ئێستا لە وڵاتانی پێشکەوتووی دنیادا دیارە ئێمە وا ئابینن کە ئێرادەیەکی گەورە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەم کارە وە پشتیوانی ئەم کارە و پشت بە خوای گەورە و پشت بە ئەو ئیرادەیە کە لای ئەو خەڵکەیە ئێمە هەموو توانای خۆمان وەکو باسمان کرد وەگەڕ ئەخەین بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بە تایبەتی ڕاستدا من وام وتومە من 41 ساڵ لە تەمەنم لە پێشمەرگایەتی خەرج کردووە کە ئێستا شانازی بەوەکەم بەوە من ئێستا دوا ئامانجم کەماوە ئەوەیە کە بتوانم بەشدار بم کەسێک بەشدار بم لە پرۆسەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەوەی ئایندەیەکی جێگیر لە ڕووی بڵێن ئاساییشەوە لە هەرێمی کوردستان بۆ نەوەکانی داهاتووی کوردستان کە لە زبنی ئەو نەوایە خێزانی خۆمە منداڵی خۆمە کوڕی خۆمە بەڵێ سپاس دەکەین کاتمان کەم ماوەگە چەند پرسیارێکمان ماوەگەر بە کورتی وەڵامان دەیتەوە سپاس دەکەین سەبارەت بە ژمارەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دوایەم پرۆژەیە کەم دەکرێتەوە یاخود ئەوەی کە بەڕێز وت لە مەسلەی خانەنشینی چاکسازی دەکرێت ڕەنگە خەڵکانێک کە بوون بە شێوەیەکی نادەت پەروەران لەسەر سلکی وەزارەتی پێشمەرگە خانەنشین کرابن بێگومان ئێمە یەکێک لە بۆ زانینتان یەکێک لە بڵێن مادەکانی ئەو 35 خاڵاوەیە پێداچوونەوە بە خانەنشین پێداچوونەوە بە کەم ئەندام پێداچوونەوە بە یاساکان دووەم ڕێگاکردنەوە بۆ خانەنشین ئێمە ئێستا لە ناو وەزارەتی پێشمەرگە زۆر تەمەن هەیە بڵێن پەنگی خواردوێتەوە زۆر پلە هەیە پەنگی خواردوێتەوە زیاد بۆ چونکە ئێمە چەند ساڵێکە یاساکانی خانەنشین بەتایبەتی یاسای ژمارە 38مان جێبەجێ نەکردووە ئەگەر ئەو یاسایە جێبەجێکەین کۆمەڵێکی بێگومان ئەوەی بەپێی مادەکانی ئەم یاسایە خانەنشین ئەبن لەگەڵ پرۆسەی پێداچوونەوە بە خانەنشین ڕەنگە هەندێک خەڵکەیە بڵێن یاساکانی خانەنشین پێشمەرگە نایگرێتەوە یاساکانی کەم ئەندامبوونی پێشمەرگە نایگرێتەوە ئەوانش کەم دەبن لە ژمارەی گشتیدا و بۆ زانینی زیاتر ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2010 کە وەزارەت یەکخرا لەو کاتدا میلاکی ئێمە لەلایەن حکوومەتی هەرێمی وەزارەت دارایی بە 118,000 کەس پەسەند کراوە یعنی ئەبێ میلاکی وەزارەتی پێشمەرگە هەموو هێزەکانی منە 118,000 کەسە بەڵام ئێستا ئێمە نزیکەی 160,000 پێشمەرگە بە هێزەکانی وەزارەت و 70 بەس موچە ئەدەین یعنی ئێمە لێرەدا زیاتر لە 40,000 کەس یان 42,000 کەس زیادمان هەیە لە میلاکی پەسەند کراو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵێ زۆر باش سەبارەت بە موچەی هێزەکانی پێشمەرگە پێداچوونەوەی پێدا دەکرێت ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین بڵێ ئەوش بابەتێکە بەڵام دیاری نەکراوە چۆن ئێمە وەکو باسم کرد یەکێک لە خاڵەکانی ئەم پرۆژەیە باس لەوە ئەکا پێداچوونەوە بە سیستەمی ژمێریاری و سیستەمی موچەی هێزەکانی پێشمەرگە و کردنی ئەو سیستەمە بە سیستەمێکی ئەلکترۆنی بانقی بەڵام موردەکاریەکان هێشتا باس نەکراوە چۆن و چۆن نییە دیارە لە دوای دامەزراندنی ئەو بەڕۆبەرایەتی چاکسازیە ئەم خاڵانە وردەکرێنەوە بەڵێ زۆر باش سەبارەت بەوەی کە چیە سەرپەرشتی ئەم
پرۆژێ جەنابتان وەکو ئەمینداری وەزارەتی پێشمەرگە سەرپەرشتی دەکەن یاخود وەزیری پێشمەرگە بە وەکالەت یاخود وەزیرێکی هەمیشەیی دادەنرێت بۆ ئەم پرۆژەیە؟ لە ضمنی پرۆژەکە باسی ئەوە کراوە، یعنی پێشنیاری ئەوە کراوە لە سەرەتا لە دیباجەکە کە هەموو پرۆژەیەک دیباجەیەکی هەیە، لە دیباجەی پرۆژەکەەوە پێشنیار کراوە کە کەسێک خاوەندە سەڵات و کە تویشتیوانی هەبێت لەلایەن سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمەوە سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکات. بێگومان ئەگەر وەزیری پێشمەرگە توانای هەبێ و مەجارێ بێت چونکە جەنابی وەزیری پێشمەرگە ئێستا بە وەکالەت وەزیرە و وەزیری ناوخۆشە، بێگومان ئەگەر خۆی مەجالی هەبێ سەرپەرشتیەکە گرنگە. بەڵام ئەگەر ئەوش نەبێ هەر کەسێکی ئێمەیان دیاری کرد بۆ سەرپەرشتیکردنی پرۆژەکە بێگومان هەموو توانای خۆمان وەگەڕ ئەخەین بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و ئێمە بە خۆمان وەکو ئەمینداری گشتی بە شانازیکی گەورە بۆ دوا قۆناغی ژیانمان نەزانین ئەگەر ئێمەیان هەڵبژارد و پەسەندیان کردین کە سەرپەرشتی ئەو پرۆژەیە بکەن کە هەموو توانا و قودرەت و توانای خۆمان ئەخەینەگەڕ بۆ جێبەجێکردنی خاڵەکان. بەڵام تا ئێستا دیار نییە ئەندامانی ئەو کۆمیتەیە چێ، یعنی ئەو بەڕێوەبەرایەتی گشتیە چێن یان بێپرسراوەکەی چێ. بەڵام وتراوە کەسانی شارەزا لە بواری سەربازی و کەسانی وردبین ئەو ئەبێت کەسێکی باوەڕ پێکرا و لەلایەن سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەن وەزیران سەرپەرشتی ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە. بەڵێ زۆر باشە. دوو پرسیاری ترم لە دەرەوەی ئەم پرۆژەیە سەبارەت بە مەسەلەی ئۆپەراسیۆنی حەویجە، ئایا هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری ئەم ئۆپەراسیۆنە دەکات و وادەکەشی نزیک بۆتەوە ئەوەندەی کێوە زانیاریتان هەبێت؟ یەکەمیان هیچ وادەیەکی دیاریکراوە دیاری نەکراوە بۆ پرۆسەکە دەبوایە بەر لە پرۆسەی مۆسڵ ئەنجام درێت. بەڵام بەڕاستی حکوومەتی فیدراڵی عێراق و هێزەکانی حکوومەتی ئیتیحادی یەک دو سێ جار وادەکەیان دواخست پێش پرۆسەی مۆسڵ و دوای ئەو پرۆسەی مۆسڵ کە دەستی پێ کرد ئیتر تەخیر کرا. ئێستا بە پێی ئەو لێدوانانەی بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی و فەرماندەکانی سوپای عێراق ئەڵێن دوای مووسڵ تەلەعفەر ڕزگارەکرێت، لە دوای تەلەعفەر ئەمجا حەویجە. بەڵام ئەبێت چاوەڕێی ڕزگارکردنی مووسڵ بکەین بە یەکجارێکی لەگەڵ تەلەعفەر ئەمجا وادەکەی دیاریەکرێت. بۆ بەشدارکردنی هێزی پێشمەرگە ئێمە وەکو هێزی پێشمەرگە لە یەکەمی ڕۆژەوە ئامادە بووین بەشداری پرۆسەکە بکەین. بەڵام هێشتا مووسڵ و تەلەعفەر تەواو نەبووە، ئەبێ کۆبوونەوە بکرێ و پلانەکەدا ڕێژرێ و ئەو کاتە بە فەرمی داوا لە ئێمە بکرێ و ئێمە فەرمانمان بۆ بێ لەلایەن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمەوە کە ڕەزامەندی بەشداریمان بێ. بەڵکو ئێمە ئامادەین وەکو هێزی پێشمەرگە ئامادەین چونکە بەرژەوەندێکی گەورەی هەرێمی کوردستانی تێدایە کە داعش لە حەویجە و ڕیاض و عەباسی و ڕەشاد و ئەو ناوچانە نەمێنێ کە خەتەری کردن لەسەر کەرکووک و لەسەر دۆز خوڕمات و لەسەر دیالاش. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین. سوپاس بۆ وێبینەرانی بەڕێز، سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی تر. بەرنامەی ئەمڕۆ